دوێنێ شەو ئۆتۆمبیلێک لەسەر شاخی هەڕووتا کەوتۆتە خوارەوە کە پێشمەرگێکی تێدا بوو و جیای لەدەستداوە. بۆ بەیانی ئەمڕۆ پێی زانراوە بۆیە داوا لە تیمی فڕۆکەوانی سلێمانی کراوە بۆ ئەوەی کە ئەو تەرمی پێشمەرگێ بێننە دەرەوە. بۆیە داوا تیمی فڕۆکەوانی هاتوون بە هێلیکۆپتەرێکی سوورەوە کە سێ کەسی تێدا بۆ یەکێکەوانە ئەمیل حسێن فەیزوڵڵا بەڕێوەبەری فڕۆکەوانی سلێمانی تێدا بووە کە لە کاتی هەڵگرتنی تەرمەکە و ویستوانە بیژوێزنەوە پەروانەی هێلیکۆپتەرەکە بەر شاخەکە دەکەوێت و تەوازنی تێک دەچێت و دەکەوێتە خوارەوە. بەهۆی ڕووداوەوە سێ کەس بریندارە لە سەرنشینی نێو هێلیکۆپتەرەکە. یەکێک لەوانە ئەمیل حسێن فەیزوڵڵایە کە بەڕێوەبەری فڕۆکەوانی سلێمانیە و ئەوەی کە هەیە لە ئێستادا تیمەکان لێرەن سەرقاڵی هێنانە خوارەوە و ئەو پێداویستیانن کە لە سەر شاخەکەیە ئەوەی کە هەیە تیمەکان سەرقاڵی لەوێن بۆ ئەوەی کە هەچ کارێکی پێویستە بێ بیکەن. ئەمە دیمەنەکانی ئێستایە و لە ئێستادا بریندارەکان گواستراونەتەوە بۆ نەخۆشخانە. سەرەتا براونەتە نەخۆشخانەی شار، دواتر براونەتە نەخۆشخانەی ئەنوەر شێخەوەکۆی کە باس دەکرێت. ئەمیل حسێن فەیزوڵڵا کە بەڕێوەبەری فڕۆکەوانی تیمی فڕۆکەوانی سلێمانیە بە سەختی بریندارە کە زیان بەر سەری کەوتووە و دوو کەسی دیکەشی لەگەڵ دابووە کە ئەوی دیکە ئەفسەرێک و یەکێکی دیکەش پاسەوانی بووە کە لەگەڵی دابوون لە ناو هێلیکۆپتەرەکەدا بۆ هێنانە خوارەوەی ئەو تەرمەی کە لەوێ بووە. ئەمە ئەو زانیاریانن کە ڕوویان داوە لەبارەی ئەوەی کە ئەم ڕووداوە لە کاتژمێر 1:30 خولەکدا ڕووی داوە، 1:30 خولەکی پاشنیوەڕۆی ئەمڕۆ کە هێلیکۆپتەرێک کەوتۆتە خوارەوە. بەڵام ڕووداوی کەوتە خوارەوەی ئۆتۆمبیلەکە و گیان لەدەستدانی ئەو پێشمەرگەیە لە کاتژمێر 8 شەوی ڕابردوودا بۆیە تیمێکی فڕۆکەوانی هاتوونەتە ئێرە تاوەکو ئەو تەرمە بجوێزنەوە. بۆیە پەروانەی هێلیکۆپتەرەکە بەر شاخە کەوتووە و تەوازنی تێکچۆ و کەوتۆتە خوارەوە. ئێستا تیمەکان لەوێن بۆ ئەوەی کە ئەو کارانە بکەن و ئەو هێلیکۆپتەرە بهێنرێتە خوارەوە.